بەبوونەی خراپیم وەزۆ لەم وڵاتەیە کە سوکاری ڕاویارن باز لە وەکارەکانی کۆچکردنی دەکەن بۆ ئەوروپا. ڕاویار گەنجێکی نیشتەجێی چەمچەماڵ بوو. پاشەوەی دەی ئەم مانگە لە ئاوێکی دوورگەی خیسۆسی وڵاتی یۆنان خنکە، شەوی 25 ئەم مانگە تەرمەکەی گەڕێنرایەوە هەرێمی کوردستان. ئەوەش بۆی خراپیم وەزعۆ لە وڵاتەیە ڕوویداوە لە هەموو ڕێگەم وڵاتە بەرەو قەیرانە ڕوا ئەم کوڕژۆک و هەموو گەنجێتر بڕیاریدا کۆچکا بوو هەندەرانەوە بوو لێرەوە بە تیارە کۆچی کرد بەرەو تورکیا لە وڵاتی تورکیاوە بەڕێگەی قاچاق پەڕی وڵاتی وێنانەوە لە وڵاتی وێنانە بە حکومی کەوتە جەزیرەیەکەوە کە بە ناوی غیوسەوە ئەو جەزیرەیەکە ئەگەر بکەویتەوە جەزیرانەوە لە وڵاتەیە تۆ ناتوانانی سەفەرکەی بۆ شارەکانی تریە وڵاتە. ڕاویار تەمەنی 20 ساڵ بوو نزیکەی ساڵ و نیو وەکارێمی کوردستانی جێهێشتووە. لە دوای نووسینی خۆیدا کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەڵاوی کردبووە باسی لەوە کردووە کە بیری دایکی دەکات و ڕەخنەش لە بەرپرسانی هەرێم دەگرێت کە بوونەتە هۆکاریەوەی چەندین وڵات لە دایکی دوور بکەوێتەوە و لە وڵاتی غەریبی بژی. زۆر جار لە قسەمە کرد ینی ئەوەی بیری لای بوو کەەوە بێت کە ڕۆژێک بتوانێت خۆی دروست کات و بێتەوە ناو کە سوکاری خۆیان بژی. بەڵام بدین ناچاری وای کردکەوە ئەو ڕێ هەڵبژێرێت و دایکشی یەکێک بوو لەو کەسانی کە وەکو هەموو ئینسانێک خۆشی ویستووە زۆربەی پۆستەکانیشی لەسەر و بەداخەوە کە نەیتوانی جارێتە دایکی بینێتەوە. لە مانگی یەکی ئەم ساڵیش یەکێک لە کەناراویەکانی وڵاتی یۆنان نقم بوو کە 23 سەرنشینی کورد بوو تەنها 3 کەسان ڕزگاریان بوو و تەرمی 5 کەسان گەڕێنرایەوە 15 کەسی تریان بێسەر و شوێن بوون لە ئاوەکەدا و تا ئێستا تەرمەکانیان نەدۆزراوەتەوە. کۆمپانیایکی ئاهلی لە یۆنان داوایەکە بووی هەر ئیشی و کاری ئەوەیەک ئەو وێختانە دەربێنێتەوە کە نقمە بن. کۆمپانیایکی ئاهلی داوای 50 دەفتەر دۆلاری کە تانی کاتە 500,000 دلار بۆ حکوومەتی خۆمان داوای کردووە کە ئەو تەرمانە بگەڕێنێتەوە بۆ کەسوکاریان بەڵام حکوومەت تا ئێستا هیچ بەدەمەچوونێکی نەبوو بۆ ئەوکەی سا بەداخەوە لە کاتێکدا ئەواگەر بیرێنەوت بۆیان بەرمینۆت بۆیە خۆ دەگە ڤێلا و مۆڵوانە بۆیە بەدەمیەوە چوون. من چی مەویست دەنیشتیمان جگەل لەوەی کەنانێک و کە کونجێکی دڵنیایی و جێفانێکی بە حرمەت و بەپێی ئامارێکی دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران تەنها لە ماوەی ئەم ساڵدا 25 وڵاتی هەرێمی کوردستان لە ڕێگەی چوون بۆ ئەوروپا بوونەتە قوربانی کە 10 کەسیان گیانیان لەدەستدا و 15 کەسی تریشان بێسەر و شوێنن. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.